روشهڵاتە تورکیا دەنگدان تێدا لە دەمژمێر چاران بداوی بووە دنەهادا دەست بە جوداکردنا پرۆسەیەن دەنگدانێت تێکردن وەکو یادیار ئیرۆ خولا 26مین یا هەڵبژاردنێن تورکیە و هەڵبژاردنێن پێشوەخت بوون پشتی و لە هەفتی حوزەیرانی تو پارتیەکە تورکیە نەکاری بتەنا سەرێخوا حکوومەتێ پێک بینە پشڕژی چەند گەڕێک هاتن دەست پێکردن ji بۆی ku حکوومەتێکە کوالسیۆن وەرە ئاواکردن دنابەرە ئالیین سیاسیین تورکیایدا لێژ بەرک و ئەو کوالسیۆن نەهات پێکانی دنابەرە ئالیین سیاسی ئیرۆ جارەکەدن ئەو هەڵبژاردن لە سەرانسەری تورکیە و هەروەها لە ئەوروپای و ئەمریکا و کەنەدا و تەڤاییە وڵاتێن جیهانێک و بنگەیەن دەنگدانی لە هاتبوون دانین هەڵبژاردن تێدا جارەکەدن دووبارە هاتکردن لێ نەهادەژی وەکو یادیار ئێک ژێ بنگەیەن دەنگدانێ پرۆسەیە جوداکردنێ ژالیە کارمەندێن کۆمسیۆنا بلندە هەڵبژاردنان تێکردن.